تەنانەت ئەکتەری فیلمە پۆرنەکانیش دژی هێرشەکانی ئیسرائیل بۆ سەرکەمپی جنین هاتنە سەرخەت. Speaking of destabilizing other countries, America's little friends in Israel at the IDF, which is partially funded by America, mind you, have been conducting the nastiest onslaught of raids that Palestine has seen since 2002 at the Jenin refugee camp. The Jenin refugee camp. میا خەلیفە ئاکتەری پێشووی فیلمە وروژێنەرەکان لە گرتێکی ڤیدیۆییدا هێرش دەکاتە سەر ئەمریکا و ئیسرائیل بەوەی کە ئەمریکا لە ئیسرائیل دەترسێت و بە پارە و فڕۆکەی جەنگی ئەمریکا لەلایەن ئیسرائیلەوە هێرش دەکرێتە سەر کەمپی پەنابەرە فەڵەستینیەکان. میا دەڵێت ئەما شەرمەزاریە کاتێک ئیسرائیل بردومانی کەمپی پەنابەرانی جێنین دەکات و ئەوانەی دەکوژرێن زۆربیان هەرزەکارن و تەمەنیان لە خوار 15 ساڵیەوەیە. ڕۆژی دووشەممە سوپای ئیسرائیل هەڵمەتێکی گەورەی لە کەمپی پەنابەرانی جێنین دەست پێ کرد. بە پێی ئامارەکانی وەزارەتی تەندروستی فەڵەستین لە هێرشەکەی ئیسرائیلدا بۆ سەر ئەو کەمپا 12 فەڵەستینی کوژران و زیاتر لە 100 کەسیش بریندار بوون. هەروەها کوشتاری بە کۆمەڵ لە سەرانسەری کەمپی پەنابەراندا ڕوویداوە. هێرشی ئیسرائیل شەپۆلێکی بەرپراوانی ئیدانەکردنی چەند وڵاتێکی وەک تورکیا، ئۆردون، میسر، ئەندونوسیا و وڵاتانی دیکەی لێککەوتەوە. قسەکانی و ئەکتەراش لەوە سەرچاوە دەگرێت. بە گوێرەی ڕاگەندراوی سوپای ئیسرائیل حکوومەتی وڵاتەکەی بڕیاری داوە چەندین فڕۆکەی پێشکەوتووی جەنگی F-35 بە بەهای 3 ملیار دۆلار لە ئەمریکا بکڕێت. ئەم بڕەپارەیەش لەو بودجێ خەرج دەکرێت کە ئەمریکا ساڵانە وەک هاوکاری دەیداتە ئیسرائیل و ئەماش دەنگدانەوەیەکی زۆری بەدوای خۆی داهێناوە چونکە ئەو فڕۆکانە بۆ بردومانکردنی هاوڵاتیانی فەڵەستین لەلایەن ئیسرائیلەوە بەکاردەهێنرێت. کەمپی پەنابەرانی جێنین کەمپێکی پەنابەرانی فەڵەستینیە و دەکەوێتە شاری جێنین لە باکووری کەناری ڕۆژئاوا. لە ساڵی 1953 دامەزرا بۆ نیشتەجێکردنی ئەو فەڵەستینیانەی کە لە کاتی شەڕی فەڵەستین لە ساڵی 1948 و دوای شەڕی فەڵەستین ئاوارە بوون یان لە ماڵەکانیان دەرکراون. لەو کاتەوە کەمپەکە بۆتە قەڵای چەکدارانی فەڵەستینی و لەلایەن فەڵەستینیەکانەوە بە پایتەختی شەهیدان ناسراوە. هەروەها لەلایەن ئیسرائیلەوە بە هێلانەی زەردەواڵە ناسراوە. کەمپەکە شوێنی چەندین ڕووداوی و پەیوەست بە ململانەی ئیسرائیل و فەڵەستین بووە. دیارترینیان شەڕی جێنین بوو لە ساڵی 2002 لە نێوان ئیسرائیل و چەکدارە فەڵەستینیەکان و کوشتنی ڕۆژنامەنووسی کەناڵی جەزیرە شیرین ئەبوو ئەکلا لە ساڵی 2022دا و تا ئێستا شوێنی پێکدادانە لە نێوان هێزە ئیسرائیلی و فەڵەستینیەکان.